ئەمڕۆ بە بەرهەمەکانی کاڵەبەی بەشداریم لە فستیڤاڵی ژیان کرد. دیارە کاڵەبەی ناوێتە کە خۆم دامناوە بۆ بەرهەمەکانمیش زیاتر لە بواری ترشیات و زەیتونی خۆشکراوە ئەو بابەتانەیە. تۆ ئەگەر بێ دیقەت بێت ترشیات ڕاستی تاکەشتێک کە هەموو کەرەستە سەرەتاییەکانی پێویستی بەکەرتی کوشت و کاڵە. تەنانەت خەلەکەش کە بەکاری ئەهێنیت خەلی ترەیە، خەلی سێوە، خەلی زۆرەها شتی ترێکە هەمووی لە کەرتی کوشت و کاڵەوە بەرهەمێت. خۆشببختانە ئەبینین خەریکە لەسەر ڕفەی مارکێتەکان بەرهەمی کوردیدا ئەندرێ، بەڵام تاکەشت کە تا ئێستا من لەسەر ڕفەی مارکێتەکان نەمبینیوە هی کارگەیەکی کوردی بێت بابەتی سوێرکرا و ترشیاتە. ترشیاتی معەلەبمان هەیە، شوشاقت و لە ڕفەی هەموو مارکێتەکانە هەیە. تا حەدا ئەکەم مارکێت نەبێت کە بابەتی ترشی و سوێرکراوی لەسەر بێت و هی وڵاتێکی دیاریکراوی دەرەوە نەبێت. هیچ بەرهەمێکی سوێرکراوی کوردیم تا ئێستا نەبینیوە لەسەر ڕفەی هیچ مارکێتێک. لە کاتێکا کە ئەو شتانەمان زۆرە. من نم هەفتەی پێشوو پێویستم بە بیبەرێک بوو، بیبەرێکی وردی زۆرتون بڕواکە هەموو ئەلوێستێمانی گەڕام دەستم نەکەوت کە زۆربەی شتەکانیشیان بەداخەوە تەنانە ئەلوەکانی شتی دەرەوەی بۆیت ئێستا. چوومە سیروان لە باخێک بڕواکە جوتیارێک یەک باخی هەبوو هەمووی لەو جۆرە بیبەرێ من ئەویست خەریب بوو بەسەر ئەچوو سەرما ئەی بردووەرزی نەما بوو وتم بۆ لێت نەکردوتەوە وتی پارە ناکا سەرف نابێت چی لێ بکەم. لە کاتێکا من تەواوی ڕۆژەکە گەڕابووم بۆ ئەو جۆرە بیبەرە. ئەم بیبەرە ئەگەر بهێندرێت سوێر بکرێت لە شوشە بکرێت لە ڕفەی مارکێتەکانە دابدرێت دەچاتی بەرهەمی وڵاتانی تر باشتر نییە، هەم ئیسپادەی مادیەکەی بۆ خۆمانە، هەم سیقە پێکراوترا، هەم نزیکتر ئەبێت بۆ گەیاندن و ترسی تەلەفی کەمتر ئەبێت لەوانەیە لەسەر ئەو کەسان خۆت ئەمێ جیا لە بەرهەمە خۆماڵەکان خۆت هەر خۆتی دیان شەریکێک لە پشتیان هەر خۆمم تا ئێستا بەتەنیام ئیشەکەم بە شێوەیەکی بچووک دەست پێ کردووە لە ماڵەوە کار ئەەکەم هەموو فرۆشتنەکانم لە ڕێگەی ئۆنلاینە. بەکارهێنانەکانت کەرەسەکانت هیچی هاوردەیە؟ تا ئێستا خۆشببختانە هەوڵم ماوە هیچی هاوردە نەبێت. لەم ڕۆژانی پێشوا چووم هەموو دەشتی شارە زوو گەڕاوم بە ئەو کەرستانی کە پێویستم بۆ ئیشی ئەم دوو ڕۆژە. هەتا توانی بێتم هەوڵم ماوە کەرەستەی خۆماڵی بەکاربێنم. چی ئێستا زیاتر بەکارەهێنی لە کەرەسەکان مەسەلەن ینی تۆژە بیتەوە بە کڕیارێکی براجوتیارەکان؟ خۆشببختانە ئێستا کارگەمان هەیە کە سرکە بەرهەم ئەهێنن، سرکەکانی ئەوانە توانم بەرهەم بێنم. پێویستم بە زەیتە چەندی کارگەی زەیت هەیە ئێستا لە کوردستانە ئەتوانم ئەوانە بەکاربێنم. بەڵام ئەوەی من بێتاقەت ئەکا شتێک هەیە لە دوکانی ترشاتەکان زۆر پێویستیان پێێتی بابەتی سیری خۆشکراوە. ئەو سیرە ئێستا هەر من نیم کە ئەتوانم لێرە دروستی بکەم. من دروستم کڕۆ هێناومەهی خۆمە زۆر کەسی ترێ ئەتوانێت ئەم سیرە بەرهەم بهێنێت، بەڵام پێویستی بە کارگەیەکە بە شوێنێکی گەورەیە. من ڕەنگە نەتوانم بۆ چەند ڕۆژێک بە 20-30 کیلۆ سیر پاک بکەم بەتەنیا. ئەمە پێویستی بە کارگەیەکە دەستگایەکی تایبەتی ئەوێت. ئەم جۆرە سیرەمان تا ئێستا نییە کە بەرهەمی کوردی خۆماڵی بە جۆرێک هەنارم پێویست بوو خۆشببختانە کارگەیەک هەیە لە هەڵەبجا دۆزیومەتەوە ئەتوانم بەرهەمەکانی ئەوان بەکاربێنم. ئەو کاگازات دەتوانێت پشتیوان و بێ. زۆر